یانەی جیهان چالاکیەکی بۆ فێرگەی تۆپی پێکەی ڕێخست و خەڵات یاریزانەکانیشی کرد. فێرگەی یانەی جیهان کە لە ساڵی 2015 دامەزراوە خاوەنی 65 بەهرەمەندە و 73 ڕۆژ لەلایەن ڕایەنەر بە ئەزمون مەشق و ڕایەنەن بە یاریزانەکان دەکرێت. وەک چالاکیەکی وزەبەخشیش خولێکیان بۆ یاریزانەکان کردبوو و یاریزانەکان بەسەر چەند تیپێک دابەشکران و لە کۆتاییشدا خەڵات یاریزانان بەسەر ئەو یاریزانە براوانەدا دابەشکرا. فێرگەی یانەی جیهان ئەندامی فرەکانی کوردستان و ئەندامێکێتی ئەکادیمیای عەرەبیە بۆ تۆپێک کە بارەگاکەی لە وڵاتی میسرە. فێرگەی یانەی جیهان بەشداری تەواوی خولەکانیەکەی تۆپی کوردستانی کردووە. ئێمە ساڵانە خولێک دەکەین ناو خۆمان بۆ یاریزانەکانی فێرگەی خۆمان. لەناو ئەو یاریزانانەش دیارە یاریزانی بەهرەمەندی زۆر تریایە، ئەمە ئەوانە جوایز دەکەنەوە دەکەنە تیپەک. ئێستاش تیپمان هەیە لەوانە گەورەترین ینی برین بە تەمەن ئازرن بۆ دەوری ولۆ هەموو شتێک ئامادەنە. ئەمە ساڵن لەگەڵ مامە سیروانی بەردەوام ئەو دەوری دەکەینەوە. بەردەوام دەورەکەشم بەناوی خولی پێگەیاندنە دەکەنە چەند گروپەک چەند تیپێک یاریان پێ دەکەین لەگەر یەکتر و ئاخر یاریش ئەو هەروەکو ئەو یاریە بەنیهای دەڕوێنین. ماوەی 3 ساڵە لە نادی جیهانم هیوادارم لە داهاتوودا بمە یاریزانێکی باش. لە فێرگەیانی جیهانم ئەوە 3 ساڵە مەشق و ڕایەنان جێبەجێ دەکەم و هیوام لە هەموو یاریزانەکان هەیە داهاتوویەکی باشیانە بێت لە خۆشم. وەرزش دائیمان یعنی تەندروستی. منیش یەکم لەو باپی ئەو مناڵانەی کەوا لێرانە بەشداری ئەو یانەی کردووە و یانەکە بەڕاستی باوشێکی جوانیان بۆمان کردەوە و هەم لە ڕووی وەرزشەوە هەم لە ڕووی ئەخلاقەوە. ئەمن ئێسایەک بە خۆم لێرانە زۆر ڕۆژانە هەموو ڕۆژێ دێم لێرانە منش لەگەڵەوانە وەرزشەکەم زۆر دڵی پێخۆشم زۆر حەز دەکەم هەموو مناڵانی دنیا نەک هەموو مناڵی لا شاری هەولێر هەموو مناڵانی دنیا ڕوو لە وەرزشکەم. وەرزش یعنی تەندروستی.